دێت ئاماری قوربانیانی ڕێگاوبانەکانی هەرێم ڕوو لە هەڵکشان دەکات و بەشی زۆری ڕووداوەکانی هاتوچۆش بەهۆی خراپی و نالەباری دۆخی ڕێگاوبانەکانە. یەکێک لە خاڵەکانی کارنامەی کاری کابینەی نۆیەم کارکردنە بۆ باشترکردنی ڕێگاوبانی هەرێمی کوردستان و سیستمی هاتوچۆی هەرێم، بەڵام ئەم کارنامەیە دوای زیاتر لە ساڵێک هێشتا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و زۆربوونی قوربانیان ڕەخنەکانی لەسەر ئەو سێکتەرە زیاتر کردووە. لە سنووری ئیداری گەرمیان چەندین پرۆژەی ڕێگاوبان بەهۆی خەرجنەکردنی مافکەوتەی کۆمپانیا و بەڵێندەران ڕاگیراوە و لەم کابینەیەشدا هیچ هەوڵێکی جدی بە ئاراستەی تەواوکردنی ئەو پرۆژانە بەدی ناکرێت. ئەمەش وای کردووە چەندین جار کەمپین بۆ تەواوکردنی ئەو پرۆژانە پێک بهێنرێت، بەڵام حکوومەت بە تەواوی ئەو سێکتەرەی لەم سنوورە پشتگوێ خستووە. حکومت بەجددی کارێکی لەسەر ڕێگاوبانە نەکردووە. لە کابینەکانی پێش و ڕێگای کەلا سلێمانی لەسەر بڕیاری قوبات تاڵەبانی چوە بواری جێبەجێکردنەوە دووبارە لەسەر ئەم کابینە دروست بوو و لێسادا و پرۆژێ ڕاگیراوە دوایەوەی کە وەزیری ئاواداکردنەوە توێتە گەرمیان لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوودا پرۆژەکە جێبەجێ نەکردووە و پرۆژەکە بڕیارەوەی داوە کە پارە تەرخانکە بۆی پرۆژەکە دووبارە بەگرڕ بخرێتەوە و پرۆژەکە کاری جدی تا بکرێت. بەڵام ئێستا پرۆژەکە کاری تێدا نەکراوە و ئێمە وەکو چالاکوانان ڕۆژانە سەیرەوەکەین کە دەبینین ڕووداوەکانی چوە لەسەر هەرێمی کوردستان زۆر بۆ ڕۆژ نییە چەندین هاوڵاتی نێبێتە قوربانی. لە میدیاکان دەبینین لە پارێزگای هەولێر کە پرۆژەی 150 مەترکردین 150 مەتری چۆزە بوارە جێبەجێکردنەوە کە ئێمە دەبینین بە ئەلیکۆفتەر بە فڕۆکەوانی کە نمایشی ئەوە کرێکۆ ڕێگایە چۆن دروستەکردی. ئێمە بۆ خۆمان لێرە خەفەت و ئازار بۆ خۆی کوشتین کە دەبینین لە پارێزگایەک و بۆ پارێزگایەکی دیکە جیاوازی دەکرێت. بەڕێوەبەری ڕێگاوبانی گەرمیانیش دەڵێت لە کۆی 10 پرۆژەی ستراتیژی ڕێگاوبان کە بڕیارە کابینەی نوێ بودجەی بۆ تەرخان بکات، تەنیا 2 پرۆژە لە سنووری گەرمیانە، بەڵام تا ئێستا هیچ پێشینەیەک بۆ بەڵێندەران و کۆمپانیای جێبەجێکار خەرج نەکراوە. ئەمەش وا دەکات متمانە لە نێوان بەڵێندەران و حکوومەت نەمێنێت. گەرمیان لە زێر فشارێکی زۆری هاتوچۆدا هەیە بەهۆی ئەوەی هەم بۆتە سنتەرێکی استراتیژی و گرنگ بۆ بەستنەوەی هەرێمی کوردستان بە وڵاتی ئێران و بە وڵاتی عێراقیشەوە و لە هەمان کاشتا چەند مەرزێکی لێیە وای کردووە کە ڕێگاکان لە ژێر فشارێکی هاتوچۆوە بێ بێگومان پێویستە ئەو هەمویان دوو سایت بکرێن و تاوەکو ئەو بەشەی کە ئەگەڕێتەوە بۆ خراپی ڕێگاوبانەکان کە هۆکارێکە بۆ ڕوودانی هاتوچۆ ئەو بەلای کەمەوە ئەو فاکتەرە ئێمە کۆنتترۆل بکەین و نەیەڵین ئەوە بە تەکید کاریگەری هەیە. ئێمە لە پرۆژە استراتیژیەکان کە کابینەی نۆوەم بە پرۆژەی استراتیژی پۆڵێنی کردەوە بڕیاری داوە کە بودجەی بۆ تەرخان بکرێت 10 پرۆژە لە هەموو کوردستانە تەرخان کراوە. ئێمە 2 پرۆژەی ڕێگاوبانمانتیایەتی لەبەرەوەی ئێمە کە ئەگەر ئەم قەیرانی نەخۆشیە نەهاتایە بێگومان بەردەوامە بێن سوپاس بۆخوا وەکوتم ینی هەر 2 پرۆژەکە لە ئێستادا کاری تێدەکرێەوە کاریش بۆەوە کراوە کە بودجەی بۆ تەرخان کرێ. لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەین کە ئەو بۆ ئەوەی بێت متمانەیە لە نێوان حکوومەت و بەڵێندەرانە دروست نەبێ ئەو پرۆژانەیشە کە بەڵێندەر لەسەر ئەرک و ماندووبوونی خۆی خەرجیەکە پێشینەکانیان بۆ خەرج بکە. خراپی ڕێگاوبانەکان ساڵانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان دەکاتە قوربانی و زیانێکی مادی زۆریشی لێ دەکەوێتەوە. کابینە یەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێم جگە لە زیادکردنی باج و ڕسومات و چەند هێندەکردنەوەی پارەی ژینگە و ڕێگاوبان نەیتوانیوە هیچ هەنگاوێک بە ئاراستەی چاکسازی و باشکردن لەو سێکتەرە بنێت و کار بۆ کەمکردنەوەی زیانە گیانی و مادیەکان بکات. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام.